ئەفدار دارە ئامرادایە یەکی بڤێ مرازەکی خۆ بخوازێ تێ ئیدبەرێت گوتن گرێکا ماڵ چەفیاتە تێن گرێکەکە خۆ لی دێن جاوەکی پیڤەت شدینێ یەکی بڤێ خودێ زارۆکەکی بدێ یەکی مرازەکەت لێویدا هەبێ تێ گرێکەکە خۆ لێ دارێتە ئەفدارە مرادایە ئەسبەر مرادێ خوا کەچ بێ خۆرت بێ دایک بێ زارۆک بێ تێ خۆ لێ دارێت گرێ مرادێ خۆت خواسی گرێکا خۆ لیتە یا خودێ وێ دارە مرادە دەڤان ئێخسیرێن مە دەستێ داعش زوو المەڤەگێر ناوێم شیرینە سلێمانە زەش عشيرة موقعيمة مالا منه حاليا الخانة السهري از الخانة السهري المينم أزب وكاب كشكايا أخوال دقوري دا بوي مزل دقوري دا مزنجي بوي ما زارو كيا بريب خودي براستي نا وكا نهاونا موبايل هاونا وكا قوتي تشتكي وسانا بو وقت البيران يعمل كشكايا مدا غير تلفزيوني العادي وكا حكمي سدام بو هنجي تلفزيوني العادي نتي تشتكي دينا بو خودي ما شخورا وكا بوست كير ما به بجماتا ما تقواش كي اواني دس مال كي ما تشتي وسا شخورا حناكت كرن ما هفالي وما هفالي تخوا كان يا خدا البشرة وكم شوما مدرسي براستي شو حكي شوما مدرسي قالك المدرسي دا بانوها وكا قوتي قالك اسمه قام الناس كانوا زانن المدرسة قالك يا خورتو من راستي ديما والد بو البشرة نا وكانوا هابو نا راتب هابو نا تشتك هابو عالم هموت شو سربستانة شخورة البشرة ما قوت أميتنا سربستانة بابي مجي قوت أميتنا سربستانة وكا هر خلق هموت شو سربستانة ربيعة نمشونا سربستانة قندكي عرباي نيزيكي مالين مابو بابي مرابو نقلة هردو براين مبر الويدريو تشونا مدرسي قوتام قو أفكاتشكا قو بلانج وسابو رابو أزجبر مدرسي كرم راسي مبفيام نفياز قالكي عاجزون بس با مجبوري بو يقنبو الباما بمينيم همو تشونا سربستانا مال بعد كامل بجا هردو براين من الويدريو تشونا مدرسي أزج مدرسي وكا بيباما البشرة أم ديم هرسالي شونا سربستانا وان حتى زفستاني متهاتن مالدا ما هادو أنزا تقريبا جارنا ما روجيا خدانا جيل بابستانات قر ما هادو أنزا هاتن ما هادو بداية ما هاسسيم ديسا شونا سربستانا أما وكا هرسال وسابو بس خوش بو براستي نا كاساكي تقوس حالة نفسية بوي ما نا كاساكي تقوس عاجز بوي ما نا تشتكي مثل عاجز بون تيدا هبين نبو همو بشغلي خوافد مشغول بون وكا فيري شغلي بستانت بون ام فيري شغلي ماليت بون ام مجبور بون كزاروك نلبر مدرسة بانا داكا مالبر زاروكان ما مبرايت خورتشون ما مسؤولتي عمالك اهل القرن ام مجبور فيري هر تشتيد بون ما نانت بعد ما هافيرة تشيت كير ما جلكيت خوات شون ما شغلي بستاني خوات كير ما باس خدانت كير ما شغل هموت كير أما تحلمينا هموي براستي ام قالك تعبين جي بس ما قهنا داي قالك يا خوش بو هر سال متبادلين جينار تبادلين ما هر سال متشونا جياكي سر بستانا ما خلق ناست كير ام قالك ما هفالو شقرت قرتين ام قالك مرتاحون شغل هبو براسي تات بيجي بس متعبين بس قالك يا خوش ودي ازب خوال زاروك يا خود از قالك اسستو مبراسي از قالك ناحش قيتيك لابوم
از نحشقی مثل هوالتی زیده بوم از نحشقی از گلک است بوم هوالین مدیمت گوتم تا گلک است مدن ندکنی فوالید خودت کرنو نکرن مگلتش زانی جی مناد گوت گلک حسج متکرن بس تقول نمت گلک یبی دنگی هوالین مگلک عیبت که گلک براستی زیده بحیبه و گریدای بوم از گلکی بستهی وکا بسته ند بوم مهوالی خوال خو بسته ند کر گلکی از گلکی براستی بعیبه و گریدای بوم از است بوم براستی زاروک یا خدا گلکی بس از المدرسه براستی گلک خورد بوم بس زاروکی خدا وکا از است بوم براستی من نمالا خوش خو عاجز کر روزکی و نم هوالکی خو عاجز کر روزکی منو هوالکی خواست بیشم منو هوالکی خو نکر شرجی روزکی دلی ماجیک نما از گلک است بوم ام سربستان اون معیده دیک بیروزید کرین معیده ام هاتن ام جوی درش ربیع ام هاتن في دري بر شخص و برقبو مزارقهيت خوا ام هاتن روجات جماعي متهاتن الويدر يجي قالك يا خوا شو براستي بس تشنوا كانوا هاي ذهبوا يعني بجماعة تشنوا كانوا هاي ذهبوا مصرف جي وكانوا هنا ذهبوا وكانوا هكيرتي مثلا عيد وكا نوها كرتي تش زهف نبو بس دي سما ذبيحة كشتين ما ذبيح نبا مريش كت كشتين شون عيدي ديكودو كروج الجماعة بانا جويدري هان الفيدري زيارتي تبون إن كاريبا خواني خو بيني الويدري البابوستانا خواني خو تشيت كيرباني درو جيناري خوات كير تشتكي قالكي خوش بو هنجيجي براستي نوهاجي خوشه بس هنجيجي تشتكي خوش أم شون عيدة براستي ما على قهل تقرنوا كزارو كأنهم تون مال العيدات قريان أم ده كاتشيك ده كوريك وساب جميع كودوت كاتن ومتشون مال بمال وان رزاهم مال عيدات قريان داي كاشيراني داما قال لك كيف عمدها دردي ما بو بعيد ما تقول كان عيده ما تقول تداك تخو كان عيده قال لك كيف عمدها تبراستي زارو كار تشتكي عيده خوشترنينا قال لك كيف زارو كاتي عيده نهاجي في جاك زارو كلمة بيجنا متنا عيدا أو روج بيرامتي قالك كيف عمتي براستي والبشرب خديم وقتها بشتين مازن بوين بافيجا شغل بو مجدي لاكت خوفتشون سربستانا أمتشون وكا بيجي ما نان تبعت ما هفير شيء كير تش شغلي هبا مجدي لاكت خوفتكر أم تني برات خورتشون سربستانا ما بستان رات كرين تشتكي خوش بو براستي عاجز يقنبو وكانوا هيك ندكو مثلا نفسيها منها مرتاحة يا أزنان نفيم يا عاجز بيم إجباري كار ديمها بو براستي شغلي هنجي قالك يخوش بو وقتی میچون سربستانه کم 10 مال جیناری یک بانه هر 10 مال کاری که مالی جی هبام همو چوناری و مالی حتی ما کاری وان خلاصت کرد و جادی میچوناری مالادی قالك يخوش بو ما قلت كتان قلت شون سربستانه ما وقتی دين كت خدشنين ما قلت كتان هاري فارا مش خبر بيك أس جمارة بيجي هاري فارا مش خبرت شون مالايكي ما قلت وين ماليت كتان ما دين كدوان خلاصت كرن تشتكي خوش بو براستي قالكي عمري 11 سال بونا زوجي ده زارويكي زوجي مم وكقولتي مالا قيرانية عشيرة قيرانية هنجي القبلات بون بس البشرة سالة كيبشتي حكم سدام شكستي مهانا خان السهري أف تقريبا 23 سالة من خان السهرينا 23 سالة من خانينا أم دس بيكم هاتين خاني مهادنا نيف حليقيا ودايكا كمال ويدريبو تقولني مرجان قوتا ما قورنا بامي أم جدابو نجمال أخوة بجاء الويدري أم كار نبو كاري وكاقوتي إيكا أفعالي مش ورا بالشغلي نبو الويدري الخان السوري كار هبو كاري والفيدري هبو أم هاتنا قلنا يكي مرجان وكدايكا كمابو أم هاتن خان يخوة داما أم كدنيتي أم الويدري الباوي مانو دسالة الباوي مان ما الفيدري مش خورت شغلين شغل الفرهابو الآلية قبلت شغل نابو البشرة أم هادنا نيف جفرية في تقريبا 20 سالة أم النيف جفرية هنا براسي روجا كنا قوتينا ما مثل هن جفرينا يا هن فردا يا ويدا يعني ما حسابت كن وكامرو فيت خوا حتى مالها مختار يعني مالها ملباوان فرقو جداينينا باوكا خالد مجينا وأمل نيف جيدي نفشان سالة
هەتاوەکە ئیرۆ پشتی مڕاوینەم چوونە کەمپا باوێجا کەمپا نەشغل بوو نەعەمەل بوو تشتێک نەبوو ویجاوەکەش 2016دا ئەز زارۆکت خۆرەت شغلم ئەڤ پێنج کەچکرد من و دو کوڕک ئەس شوان ڕەت شغلم ڕاستی هەتا زارۆکێت متکچک بوون المەدرسێ بوون هەتا 2023 پانزدەی مەهایانزدا ئەمژ کەمپا هاتن العفو 13 مەهایانزدا ئەمش کەمپێ هاتن ئەم هاتنە خانە سۆهری ئشکە ساتیمە خانە سۆهرێژی بڕاستی دیسا ئەزش زارۆکێت خۆرە شغلم و زارۆکێت مژی هەندە لە شغلێ یەکژی المستەشفێت شغلێ یەکژی وەکە گوتی کارێ ئێراگەهاندنیت شغلێ کەچکێت مژی وێجات شغلن کوڕکێ مت شغلێ هەندە لەش خوا دێنوها وەکە گوتی معیشەتە باشە و شغلی قەنجە مت خۆرەت شغل دایکا زارۆکە دەستپێکی خاتونە فەرخان بوو نوە خاتونە فەرخان هەچی دایکات کە بێ بەرحالێ خوا پیرکێ دوایت بانت کن بژنیا خاتونە فەرخان تپیڤە بێی خودێ لوێ کە خێر خودێ زارۆکەکی دیتی بەری تەختوروە و نەبوون بەس قنیاتا خۆ خاتونە فەرخانتانین دایکە چ دایکا کەت بە بەرحالێ خوا پیرکاوێ بانت کرد گۆ خاتونە فەرخان تمەڤە بێی خودێ لوێ و خاتونە فەرخان لوێ دایکێت کرە خێر خاتونە فەرخان دەستپێکە هەرە بەری کەل و شۆ دانین خاتونە فەرخان بوو ڕابوو کوچک دانین و دەست سەر کرد و کەلل سەر کرد و خۆشۆشت هەتا خاتونە فەرخان کەلل سەر نەکرد بوو عالەمی نزانی شۆشتن چییە کەسێکی خوا نەتشۆشت عالەم گوڕید بوو عالەمش خوا عاجزت بوو عالەمێ مرنش خوا دێت خواست نوهە دایک چ دایکا کە خوا بشوێ جارە بەری تاسکە ئاوێوەکێ سەرسەرێ خوا دەکە بژێە خاتونە فەرخان تمە بسترین بێگون ها قانونێت خاتونە فەرخان وەکە گوتی بام غڵامتیا وەکە گوتی علمداراتکن و ڕجلدیناتکن و کۆچەک و شکەستیاتکن وەکە گوتی شغڵی وانە سەر بپەیون بەس ئەمژی وەکە ژن ژبەرکە ئەوژی ژنێک بوو حەقی ما هەیە و ئەمژی کار بن و خۆدانی مەژی کەمژی کارن تشتنی سەرە بیژن و دوێ ئەم تشتنی سەرە زانە بنژی خاتونە فەرخان وەکە گوتی ژنەکە هەب کەرامەت بوو خاتونە فەرخانت بیژێ ئەچی ژنە ئیبارێ خۆشوشت لە ئەزمەزش دیوانی ڕابم داوا خۆ بدم بەی یا ئەو ژن ناستری یعنی خاتونە فەرخان بیژێ کێرنای دایکی خۆ پشێوێ بشون و خاتونە فەرخان گوت ئەس چەند ئێزیدیا هەموو گەڕیام گۆم داوا کەراسی خۆست شۆ منێ شۆشت بە گۆم کەلەکل سەر نەدی یعنی کەلەکل کوچ نەدی ئەس داوا خۆ بشوم ژبەر نوها کەل بووینەتە نا کە ساوێک ناکەلینی
بێگون هاب قانونێ خاتونە فەرخان لازمەنە مرۆڤ ڕۆژا سێشەمێ خۆ بشوێ نەیا چارشەمێ خۆ بشوێ لازمە وەکا ئەف قانونێ بێگون هەیە خاتونە فەرخان هەینە جدا ئەف مەزارگەهەی خاتونە فەرخانە لێ دەرێ ئەم مریەت خۆتی نەبەر ڕۆژێت عیدا ئەم تێن لێ دەرێ قەستا گۆڕێت خۆتکەین ئەمە لێ دەرێ زیارەتیت بێن ئەم شیرانیەتینن لێک بەلاتکەین ئەم لێ دەرێت هێلن شیرانی ساڵێ جارەکە ئەم تێنا وێ دەرێ جەمایە دڕۆژن ڕۆژا بەریژی هەنەک عشيرة هناك عشيرة حليقة خواني الخواتين رجل بش جيرة هناك الشركة كي خداني ويبي خواني الخواتين في دري تشيتكا وخيري زهف تشيتكين وهاتشي هات الفيدري نيف روجت خوا ورجع دويل إني بريتي تسوار كرين هكا هليل بيبي قنها هليلي سوارت كين الريو رسميت تويت جيرين يعني بجمعتا قالك خير هردو الرجال في دريت مشي والعيداجي يعني بجمعتا عيد عالم تيفر ونل عيداجي روجي دينيا بجمعتا يكي مريوي نومر رجا إنيتي بشت خيري بشت سرسالي تين الفيدري قستا مريت خوتكين قستا عقبا خاتونا فرخانت كين فيدري زيارتي بين خير اخواتين بلاد كين بجمعتا اف قبا خاتونا فرخان اف دارك بيروز الفيدري بيشبري قبي ويدري تي منيك كاويها بي مرازك خو بخوازي تيغريك كخوالي دايت بريدغو تشتكي قالكي مثلا منيك كخو خواستبانا طلبتك وانج يكي هباد جو غريكا عمل شفياته نافي خاتونا فرخاني حقيقي غزال بو الديوانه شي خادي رونشتي بو خاتونا فرخان شي خادي قلت جو خاتونا جران او بو هتانهم مجن نافي بابي خاتونا فرخان فرخه بو بجامد بيجن خاتونا فرخان يعني هتانو هجي بيجن خاتونا فرخان نافي حقيقي غزال دەستپێکە فەرمانێ ئەم الخانە سۆهرێ بوون ئەم الخانە سۆهرێ بوون مرۆڤێن مەل ئالیا قبلە تەلسی باشێ خدرێوان بوون سەعات 6 سبێ تێلەفۆنەکەمە هات مگوتە بخۆدێ ئەف تێلەفۆن وەکات یەک مریە تێلەفۆنێت سبێ بڕاستی غەیرا سبێ گەلەکێ نەتخۆشن هەڤالێ مرابوو تێلەفۆن ڕاکەرێک و مامەوی بوو ژێرەلیدا گوت ئەم درەڤن گو ئەم درەڤن هەنەکە ژێدوان بوون نزاب خۆدەیەکین مامەوی بوو کە جوان بوو هەنەکە ژێدوان بوو ژێرەلیدان گوت ئەمیش سیبای درەڤن گو دەعەشب سەرمە دەکرد ڕابوو گو دەعەشب سەروان دەگرت گوت رابن ئەخوا کارکن مژی گوتەمە ئەژی ڕابوو هەڤیرەکە ستریا مگوت ئەزێ هەڤیر ستریم بلا ئاکەم جێکی دەچوون نانێمە هەبێ مەگو قەیەمی چن هاتا ئیواری ئەقادە کێژوانە چی بەر زیارەتە کێژوان و میڤەگەڕین چنە ماڵە خۆمە نزانی ئەمژی ڕابوون مژی هەڤیرە خۆستریا مزارۆکت خۆشۆشتن و مجلکێ دوان ڕایە خستن ڕاستی بابێوان گوتە مگو وەرم برەڤن مگوتە بخۆدێ ئەز نایم بێنان ئەجلکێ زارۆکت خۆ دەرباسکە مەزنانێ خۆ بپیژم و ئەزێ ترمپێلا جینارێ مەژی هات کار بوو مالا براوی ئالی سەرەی ژۆر دەی گوند بوو ئالی باشارعی بوو گوتێت ئەزوو زاروێ چنە مالا برایمە گو هەتاتت نانی خۆت پیژی گۆنجی وەرن بگانەمەم گو تەمام ترمپێلی سوار بوون کەچا مژی دنیا سێمەهی بوو بیستی هەیڤا چار بوو سێ هەیڤا هەشت ئەمڕاوین بوو سێ هەیبوو تەقریبا 13 ڕۆژا بوو ئەمرێوی ئەلبەرشیرێمە بوو مژی گوت داکاویژی داکا ویە پیرژی ترمپێلی سوار بوو مژی گوتی کەچا خۆ بگرە هەتاز نانی خۆت پیژم گوت کەچا تاڵبەرشیرە مگوت دێ بگرە غەمدی نازێن هۆنان پیژم ئەزێم گەهمەوە
مژی کەچە خواستێ هایڤی ڕابوو داواوان کرد هەر 5 کەچێنمێ و سلامێمێ و داکاخوا خەچوامە ترمپێلی سوار بوونەوە چوون ئەز و خوشکە سلامێمت گونێ لەیلەیە جێل بوو و سیروان کوڕێمێ ئەمرێوی تەقریبە 11 ساڵە بوو 10 ساڵەوی کچک بوو مگوت سێوان تژی هەرە گۆ خۆ دێز ناچم ئەستێمە کوشتن ئەلەتە بێژ ناچ مگوت هەرە ئەزوو لای لێنان پیژن و مجلکێت خۆ دەرباسکەنەمێ گۆ خۆ دێز ناچم ئەلەتە بێ مژی ڕابوو گوتێ تەمامە نەچە مژێ ئەوژی چوون مژێ ڕابوو مالا خۆ مالا و شۆشت و مجلکێت خۆ دەرباسکردن و دەریە خۆ گرت و مژی چوو تەنورا خۆ ڤیە خست متەنورا خۆ ڤیە خست مگوتە زێنان پێژم مسێنان پەتن مگرکێت خوال کرد مسێنان پەتن و سسێت پیڤەبوون جینارە مەش پشت مالەمە هات کرا قوتین گۆ دەعەش ئالی ئێغەر پیڤە کەتەخانە سۆری گۆ گوندێت عەرەبا گۆ سەرما دەگر گۆ لۆریا گۆ ڤایەویت هات کەچکەیژی لەیلێژی ڕابوو هێتی سەرکێ دەبی خەسەی قنینی سەر کرد وقتی سەر کرد ئەس گەڕیان مەکینەیەک نەبوو سڤیەخم منێ دیسا ڤیەخستپان نەبوو مسێنان پاتبوون سسێ پیڤەبوون هەرسێنمە پاتین مکردنا عەلاگەیەکی و مجلکێت کەچا خۆشی کارکردن و دەستەک جلکی خۆشی کار کرد جلکێت بەر تەنورێنمە بوون و مدەری خوا کلید کرد ئەس چووم ئەبرێڤە گوتن گۆ ئەلا گۆ کەچکە و ژنات بن وەختێ گۆ کەچکە و ژنات بن کەچکە مرە خوشکە ئاڤالێمە بوو ئەو کەزایامە بوو لەیلێ ئەو کەتە چلۆ بکەم ئەس بۆم خەبحەت مدیڤە تێمێ و برازیێمە وی پیشبەری ماتێن گوتە بخۆدێ ئەم ڤەگەڕیاینە گۆمە گوتیە وێوە گرن ئەم پیڤە چن مەڤە هاتن ئەم گەهشنا شارعایت حەلو حەسەنا جەفریانەی ڤاگوند ترمپێلە فاوکل وێ دەری سەکنی بوون غرات بارێت کرن کەچی غالبی گوتن گۆ کاوێ کەچکی بینیل ترمپێلی سوارکن ترمپێلای حمەدێ مەحموود بوو هەتا دنێ ڕاستیش قەنجیاوانیش بیرا ناکەم گوتن گۆ کا وێ کەچکێ بینین سوارکنە لە نوهە دەعاشێ وێگرێ ساعە تەقریبا دوی ڕۆژێ بوو دەعاشش ورڤەکەت بۆ گوندێ خانە سۆرێ ما کەچک سوار کرد و ئەمجی سوار بوون هەتا ڕەخا گوند سەر شارعی تێ منی دیما بوو تێمە و برازێمش ترمپێلێ دەهاتن گوەلەمێ بووان بەچین ئەزوو خوا لەیلێ و سیروانە مل ترمپێلێ دەما ئەم گەشتە مفرەقەی زراعە مە تێلەفۆنا ڤالێ خوا کرد مگوتون الکوینە گۆ مل کەرسێنە گۆ عالەمیش کەرسێت ڕاوێ گۆ ئەمی ڤەدگەڕین گۆ نەون ئەم چوون مفرەقەی زراعە مگوتێ هونێ بکوی دەچن مگوت ئەمێ چن بەر ڕەبیعە ئەمی بەر باشوورە چن مگۆ هونجی وی بردێن گۆ ئاگۆ ئەمشکیش کەرسێ ڤەدگەڕین گۆ ئەمشکیل پێوە هاتن گۆ کە هوندە هاتن ڕیاوە ئەلبامەدەنینە گۆ بمەشین گۆ ئەمل ترمپێلا ئایت خەلەف و سۆدەینە گۆ ئەم گەلک نەفەرتی دێنە گۆ ڕێنینە گۆ هون هارن مژی گۆ دێ ژامەیەکە ئەوژیل پێماینە ئەوژی تێن مفرەقەی زراعە پارزیناوانە خارابوویە پیسە ترمپێلاوان خارات بێ ئەو جارەکە دیڤەدگەڕین ئەو چن بەردەقەی مێرە دەقەی مێراویل بابارەیە ئەو چنە بەردەقەی مێرە مگوتێ مگۆ هونل کێ دەرێنە گوتە مل پیوەینە ژبەر کە ئەزدانەوە نەگوت ئەم ڤەگەڕیاینە مگۆ دێکا هون گەشت نەدەرەکەی مگوت ئەم گەشتینە ڕەبیعە مگۆ کەچامە بدنامەوەی مریچ نێزا ئەبێ شیرە بەر شیرێ منە پشتیم گەشتینە ڕەبیعە مدیسا ژێرالیدا گۆ ئەلا ئەم چوونەچی گۆم چوونەچی ئەسگریا مرابوو گوتە سایق بسەکن سایق سەکنی مگوتە زێداو گۆ لە چەند ڕەبیعە هەموو داعشن گۆی تەکوژن گۆ خۆدێتە مەسئولتیا مراهاتی گۆ خۆدێژی متکوژێتە داناوی مگوت وەلە زێداو گۆ خۆدێتە داناوی گۆس قبول ناکەم هەموو مدا کەتن گۆ کێر نایەتە داوی مگوتێ تەمامە ئەس داناوە ئەم چوون المەحمودیە دنیا خەرابە بێ کێرنای مرۆڤ چەند دنیا هەمووی بە ئاگرەیەک بشەوتینێ غەتاسەکی عەرەبا شغۆلان بوونش ئێزی دیارە ئەشافێت کەدراڤێنە یانی کێرنای مرۆڤ بیژێ مەسەل عەرەب هەموو دەعەشنجی ڕاستی غەتاسەک شغۆلان بوون خەلکێ چوو جاوێت خۆل بەرچوون ئاڤش خۆڕەتانی ترمزداد گرتێن لەیلێکی گوتم گۆ شیرین مگۆ چیە گۆ هەترم پێلا برایتە سەروێ ئاڤێ سەکنیە مگوش دل گۆ ئاری بخۆدێ گۆی هەیە بابێ مەبوو ژن برای مەبوون برای مەبوو هەموو تی دەبوون
مدیڤە ژنبرانمە و بابێ مل پیشیان بدەبوون مشهێتی کەی ئەبلند بوو مەحە جەرژی هەبوو مەخواست خۆ سەر کەیڕاوی و مەبازداست بەرپی وان چوو بابێم گوتە خێرە چێز لی نەسەکنیم ژنبرای مگوتە خێرە چێز لی نەسەکنیم چوون با برای خۆ برای من سایق بوو مگوتە ئەس بگەهمەوی ئەچووم داود گو خێرە چتکی برای منی مەزن مگو بخۆدی حال و مەسەلەی مەئابن زارۆکێن هەموو چیدەمان و هەڤالێ مل چیدەما و خەسوامە مایە و ئەزوو لەیلێ و سێروان هاتینە گو باوێجە حل مگو حل ئەزش بەرنایە گوت زانی چێ مگو چی گو دێ هەرە گو 13 نەفەرل بامدەینە و ترمپێلەکە کچێک و قمارەیەک بوو گوت ڕێنینە گو بخۆدێ سەر یەکەت ڕۆنشتینە گو بگە هە جسر و گو سەر جسر بخۆ داوە گو خۆش جسر بەرمەدە گو هەتازت گەهمەدە گو سەر تۆ زارۆکە داینە کەچکێ و سێروان و گولوی دەرێ بسەکنە مگو تەمام ئەجی چوم جارەکە دی بگریە خۆڤە بهێسترێت خۆڤە چوومل بۆ دێوێ کەی سوار بوو ئەم چوون ئەم گەشتنە جسر الوێ دەرێ ئەم گەشتنە جسر الوێ دەرێ مشبیرا کرد هەنگیز گریام مشبیرا کرد کە برای مگوتیا الجسر بسەکن بیرا مژی نەهات قەت ئەبەت بیرا من نەهات هەکە برای مگوتێ سەر جسر بسەکن زێنتە هەلگرم ئەم چوون مێغرادۆێت خواونانێ مبری و جلکوت شتێن بریژی ملترمپێ لێ دەهیلە ئەم چوون بەرێ بینایەکێ مەخوادا بەروێ بینای بەرسی هێ عسری تەنگ بوو ئەمە لێ دەرێمان لێجا گوند کی خێرا بکە خۆدێ دوای خێراوی بکە وان هوێریا وان ئێزی دێر و کوردێت وێ دەرێ و ترمپێلە تشتانی پیشیا خەڵکی ڕاستی کێک و ئاو و تشتۆتانین لەیلێژی گۆ دێ ئەزێ چم بەلکیز ئاوەکە ئەتەتینم کەچامە گوت زمانی تەڕەش وزێ چم مەقەی ساوەکەش تەرەتینم ئەو سێروانجی چوون برای منێ وی بشرێ خۆدێ هەمووی ڕێوجی نەبوو ترمپێلەکەی نکاری دەرباز بێ چەند موسەریانە و چەند حکوومەتە سەکنی بوو بشرەکی نکاری دەرباز بێ ترمپێل هەموو پێکت سەکنی بوو نەهێلان کە ترمپێل دەرباسی ویالی ئاوێ بێ غێر خەڵک پیا دەرباس بوو ڕێوجیش بشر نەبوو ترمپێلا نەبوو ئەمە نێڤوی بشری هەمووی برایمە گون هەلمت گەڕیا و مشبیرا کردیا و تێلەفۆن نامرە و من نزانی گوتیا مژی ئەسگیش بوو من نزانی گوتیا مژی لەسەر جسر بسەکە جاکە لەیلێ هات گۆ شیرین مگۆ چییە گۆ داود گۆش بێ سبیلە تەتگەڕێ گۆ بین بەحچکیلی کاتێ گۆ نێوی بشری هەمووی تەتگەڕێ گوت بیژێ کاشیرین مگۆ کانی گۆی هەیە هات داود هات گوتەم گۆ وەرە ئەبامە گۆ ئەزوو گۆ سێ چار ترمپێل ژێر مەینا گۆ بابێ منا گۆ کوڕمامێن مەی مگۆ کا داکام گۆ خۆدێ داکاتەژی مایە ئەس دیسا گریام باوەکی بوو گەلک علمێ بارێم گەلێکی گران مگۆ قەیداکامژی مایە گۆ عریب خۆدێ ڕێ نەبوو گۆ گوتیە هەرنجاروە خەلاسکن ئەس نایە ئەم چوون وێ ئیبارێ مەگۆ دێ ئەمێ بووشیف مەگۆ دێ ئەمیل وێ دەریبن بەراوێ بنێ چەند موسەریانە هەو چەند بشری لێ دەرێ سەکنی پێکا بوو مەژی هەرەکێ خۆڵقاتێکی جوان دەریش کێ سەعەتیەکی شێوێ جاکێ گڕینا گرۆکە هات ئەم نزانن نەش قازی ڕەوسا گرۆکاوی تندان بەلا ببێن نە شەڕەکل ورچێ بوو نە چلۆ ئەم تشتەکەی نزانن غێر وسا گرۆکل نێ مەڕە دەرباسوە ئەمە هەمووە باسدا کتەکەش مەلور نەما ئێ پیا هەبا ئێ ترمپێل هەبا ئێ چلۆ بای کاری با بمەشی نکاری با بمەشی مەجبور بوو خۆشور بەردا ئەم چوون برای مکۆ دێوەرە گۆ ئێ دووەژی هەموو شتە قوت بووینە خۆدێ کوڕێ خۆهێلا خۆدێ ئەمرێ کوڕێوی نەبوو بۆ نە سالا قاسی ئیڤی کوڕێمە قاسی خێرهان نەبوو هێلال قادێ گوتەم گۆوەرە و و سێروان و لەیلێ سوار بنم سوارکردن و هەنەکە ژێروانجی سەر یەک سوار بوون ڕێوجی نەبوو بدەهال ترمپێلێت کە چێک سوارت بوون ئەم چوون مەدرسەکە دێرە بوونی ئەم مەدرسەکە دێرە بوونی مەخواپالدا باکێ نوێ مەخواپالدا ئەفشێ مدێ ژنبرا مت بیژێ خۆدێ گۆ شیرین گۆزبەی کاچا خوانەکارم گۆیرۆ هەموویت گریە گۆ نوویستیە مەحست کرد مخوا غەر کرد من ناگوازە شیارم ئەم لێ مەدرسێدا مان گەلک بشری لوان قادا بوو لوان مەدرسادا لوان دەرا مەخۆلوی حەوشێدا پالدا مدی دەنگک تێ نوزە نوزە زارۆکەکیە پا دەنگێکە چامل گوهێ منە
زرات بو مبيالي علي خوانيري مدي دنگي زاروكا كيا مكرو نكر باهر خوا منتان اشو مگفت چه زاروکش گریشی واری دا دنگي والگوهي منا با دنگي كچامل گوهي منا اسنانفم مدي كچ ماما منا داكاوي جي قدبويا عمري وسالكه مگو البا خوشكا خوابو خوشكا ويدور عمري 15 ساله بو المليوي مگو تي جازي ما خوشكا تدگريه گولا داكا مش ما قد بو وقتي گروك تقانديد ام نزانب كيدا چويا او از كاراكي بسروي كاچ كيدا گريام او كاچ كاني دا برسينگي خوا ما كاچ شير دا كاچ ماما مو مگو دي قانچه همازي في شيردم دا شيري كاچا منچكي مرابو او شير دا او كاتشك مشير دا حتى سبهي فداكاوي جي هر الوي دريبو بشي قطوبو داكاوي سبهي هات قشتا كاتشاخوا قلت زاني چه مگو چه قلت كاتشاخوش من خواه لا مگو اگو اجي كي في شيردم قلت جي شيردا قلت عشيرتا نچكي هتا كاتشا تدقهيتا مجي قو قنجا مگو تاما چونه کمپا باجت کندالا چادره کبتنی جوین مزن بو باور بكيم 13 عائلتي دبون 13 عائلات بجل وبخوار 13 عائلات الوي هافيني عمل چازكي چادره كي دبون باور بكيف شيبه مير الوي چادره ده نفستن و ام جنش در ور نفستن ريا ما جناتي ده نبو اجبر زارو كده هموا هاو ام همو سالوان قادان نفستن هركي كارتونا كدابن سريخوا وملوان قادان نفستن باور بكي البشرة مدبخة كل ويدري فاكرن خوارن تيدا تشيت كرن نيفا روجيكا خوارن روز عندن هركل بر خوارنا خواتت رونش زارو كت خال دورا خو كومت كرن ازد قريام وقت ازد قريام همو مرد قريان باور بكي من الهلا اوجي بخون همو جن كرمامين مبونو جن براين مبونو مال باتام مبون وكا كاسو كارين مبون از گشت بماوان بهر بكي وان شي ندخوا جن ماما كم بود قلني من جي سون دتخوار تقول دافي منابي إلا تجي بخوي تقول أسنا خم إلا تجي بخوي بيجا مقول داوي مري هكا من نخوارا ويمري مقول كيرناي أز وكا جوانا ما زيك ما در بس جوي رب زحماته مش بروي متخوار جارنا أما الويدري مان هفدر روجا أما الويدري مان تلفون قطبون با شحن تلفوني دوان دنما تشتغنما تالي من أقدر مرابو مداهرة راكر ما جنا خوسر ما مداهرة راكر أم تشون شولي كاتن سر شارعي رياني وباكور وباشور ما قدكر ترمبال وكات ترمبيليت شاحينيت إتكش تركيا هاتن اتهانا دهوكي مري قدكر مريا نيفا باكور وباشور ما قدكر أما سر شارعي رونشتن ما قوهن مالفي دري بكوجن يا هون علاجا كما بكن أم ناهلن بازرگانه كي وشي بماشي أم ناهلن ترمبيلا كوا بماشي أم ناهلن بيعوا بازارا كوا بيتاكرن قولوا كافيتن السر مرة دام سخوا سر شارعي بالنالي كرنو نكرن هفاليت خورت هناك جوان بون نكر ندر هاتنش قعرة هنجي أم عاجز بونم قريان هاتن بكفراتش ونترمبيلا ما قلتنا مقولتي بساك ناس قبولنا كمون كفرا كيل ترمبيلا كي بدن عالما سبيلا دن بيوان تشتكي نينا أفنا حكومتك أفنا تشتكى غازناك مش عالما كيجفانينا بس حقيمة هيا أم شارعي قد كن كسنا شوني ما شارع قد كر حكومة هاد بام قلت تشد في مقول مدفي ونريب النماشي ما شنقال قلت شت تشويتي يا كشتن مقول بلاز بي ما كشتن أجي تبعي عائلتي أخوام قلنا هكا مريدات تيجي مقول عارف خودي مقول بس ريب إنما أشم
ها کاس گەشتمە زاروێت خۆست گەشتم کەس نەگەشتمژی بلاس بێمە کوشتنجی مژبی حالی بەسە هەفدە ڕۆژە گەچامل بەر شیرێ مژ منە قوت و هەر چار کەچێت مدی ئەمرێ یەکێ 4 سال بوون یەکێ 6 سال بوون یەکێ 8 سال بوون هەرە مێستر نەبوو نەسال مگوت ئەزێ مژبی حالی بەسە مگوت ئەزێچ گۆم نکارن تا بشینن گۆم چی دیشتەرە بکن مگوت چی دیژمەرە بکی گۆ مگوت شتێ مژتش مرە بکی بلا قنات بین دەنگێمە بگەهێ دنیای گۆ قناتت بین مگۆ تێلەفۆن کردن بە هەوەر بکی نەبوو نیف سەعات هەفت قناتت مباشر هاتن یعنی مباشر وەکە زندی دەنگێمە دان ئەژی چوون پیشیا قناتە مگوت تشتێکیش مەرە ناکەن بەس تشتێکیش مەرە مەکن بەس ریەکێل چای شنگالێ بەکن عالم شوی چای دەرکەوێ عالم تی و برچی هەموو سەر یەکدا مرن شتی نافاتسین مگوتێ تشتێکیش مەرە مەکن مگۆ بەس ئەزل پیشیا مداهرێ سەکری مگۆ بەس تشتێونێژ مەرەکن بڕاستی کەمپە هەموو مڤەڕابوو پێوە مرەڕابوو خودێ هەنەکات گۆ کتەکی مەلوێ دەرێ نەمایژی گۆ بەس گونهێمە گەلەکێ بتەتێ گۆ چلۆ زارۆکە کەسێ مەهی بێجەب سەدای دووەکە مەهابوون نەزەبتنی گۆ چلۆ زارۆکە کەسێ مەهی شوون تاڤە مایە مگوت شتێ هونێژ مەرەکن مگوت ڕێەکەی ڤەکن مە تشتێکی دیژ وەرە نابێ بەس ڕێەکەی ڤەکن خودێ پشترا نەبوو تشتێک نەبوو گەلەکە بڕاستی پشتی ئەو چەند قەنات هاتین هەڤالا ڕێل نێڤە دگورێ و دۆلارە هەڤالش شرۆژاڤا هاتنشا لێ سووری ڕێل وەرەڤا کرد هەڤالا ڕێل وەرەڤا کرد مەژی گوت مە تێلەفۆن کردن دێ تێلەفۆن کردن ما گوتە خوا بگەهینن هەچیە تێلەفۆناویت حەسلی مات گوتێ خوا بگەهینن ما گۆڕێ هاتیە ڤەکردن با مەژوان چێتر زانی گونهاوت بێ شەحن بوون مۆبایلوان بێ شەحن بوون تی بوونت برچی بوون وان تشتێک نزانی ما گۆ خوا بگەهینن ئەنێڤە دگورێ و دۆهلا ما گۆ چاو هەرن ما گۆل بەرە خاچیێڕە هەرن خوا بگەهینە نێڤە دگورێ و دۆهلا و بەرژیر هەرن هەڤالال وەرە ڕێڤە کریە گونها یەکیت گوتەیەکی یەکیت گوتەیەکی بوێ حالێ گەلک ئەوون خودێ کەچەکەم هەتا نوهەژی رب العالمین گەلەکێ عاجزە و ساکچ کۆک بوو گوتە ملبەر یەکی ڕەچوون گۆی کالەمێر بوو گۆ نانێوی گۆ سەر سینگێوی بوو گۆ سامر بوو گۆ دبیکە ئاوێ گۆل بەردەی ڤالا بوو یعنی گەلک حالەت و سادیتن زارۆکە زارۆکارە گەلەکێ بزە بە هەر بکی هەتان هەزار وارە بوویە سەدمە بە هەر بکی زارۆکێت مل وێ دەرێمان ئەو کەچکا منە ئەسێ مەهی داکە بابێ وێ ئەڤێرە بووم بە هەر بکی پا ئاو نەبوو تشتێک نەبوو وەختەی خوا چەڤرێت کرد هەر کەچکەکێژی فانێرێکی لی بوو یەکی عالاگی لی بوو فانێرێکی شیروان ژیت کرد ئەو کەچک پێی پاقشت کرد تشتێکی دی نەبوو عیلاجەکە دی نەبوو مەجبور بوو بابێوان گۆست کەنمەڤی جایدا گۆ مچوو پەزەکتانی دۆت گۆ مداوی کەچکی گۆ وەختێ مدای تێ گۆ تحملی نەتکرد پایبقەوات بووە سێمەهی بوو گۆ تاڤیت ڤەدرەشیە گۆل پشرەزت چووم سەر ئاوێ گۆ جارنا 3 سەعاتا تا 5 سەعاتا گۆزل سەر ئاوێن مام گۆتام دبیکە ئاوی وان دانی سەر ئابوو نەبوو گۆ مەهنەک ئاو بەردا گۆژی ئەو ئاڤژی هەموو حەڕی بوو گۆ مەهنەک ئاو بەردانێ فشیرێوێ گۆ مەدای بابێ وێ ڕابوو دەسمالەکێ بخۆڤەشت دان گوت گەلەکە گۆتەمە باویش گۆ گوتن داکاوێ گۆ مگۆ خودێ داکاویژی خۆت بووە گوت گۆ نەم باویژە هەرفی دەکە تاژینەوێ مرێ گۆم گۆ خودێز ناویژم دەراتی مرە جل وێ دەرێ هێلم هەتا سکارم بمەشیم وەزی ساغم ئەزێ هلگرم بەس هەکە دەراکەتی مر ئەزێل ورداین هەتا ساغەز ناهێلم گۆ خودێ بەر شێشم بەرێ گوم چوون بەردەقەی میراسی 4 ڕۆژامل وربوون گۆ بشرەکل وەرنەبوو گۆ مەگۆمیل بێ دەرێ مرن بێ ئاو بێ خوارن مالاکە ڤێرە گونهانەک تشتە بخۆرە بربوو 3 ڕۆژا گۆ ئەوژی خەلات گۆ چاو گۆوان زارۆکان شەب کوتەراکێ دوان قۆت بوون گۆ هشک خواسلڤی چایڕە گۆمانینە بەر شێشمس لە ڕاستیا خودێ گۆ پشتیم گەشتینە بەر شێشمس گۆ خۆلوێ دەرێ مەکردن خۆدان گۆ خوارن دانەما گۆ ئاو دانەما گۆ پسۆکامە کەچکامە گۆ شۆشتین گۆ بژوین کردن گۆ گوهێ خۆلی کردن گۆ شیردان گۆچی دای کالوێ دەرێ شیرێوێ هەبا گۆ شیردایێ گۆ چیقەکەی ئەم ڕەحەت بوون لوێ دەرێ گۆ پشتی گوتین ڕێڤە بووی گۆ ئەم مەشیان گۆ مژی بخۆڤەشدان گۆ چووم
بنی چەند شێڤ و ڕۆژا بڕێڤە بوون پا 17 ڕۆژە بەس هەتا گەشتنەور گۆ ئەم گەهشتنەرە خاسووری گۆ کەچکەکە ژێت هەڤالە گۆ گوتەم کا داکاوێ گۆ مژی گۆ داکاوێ نینە گۆ کەچکش دەست مەگرت گۆ کەچکش دەست مەگرت گۆ وەختێ کەچکش دەست مەگرت گۆ گەلک عاجزم گۆ مگۆ بخۆدێ مش vê فەرمانێ هەمووی خەلاس کردیا 17 ڕۆژە پێیڤە بخۆدێ نو چوو کەچە گۆ چوو کوێ گۆژیر کەتمە بی گۆ مەشیا لەزت چوو گۆژیر کەتمە بی گۆ جارێ چوو کەتە چادرەکێ گۆژیر پی کەتم چادرێ گۆ مری تەختوری تیدە گۆ ئەو کەچک بربا تەختور گۆ علاج دای گۆ قوتێک شیر دای گۆ مەمکەک دای گۆ بەرکەک دای و گۆ هەنێک حلاو قوتیکێت حلاوێ گۆ دانە مژی گۆ گوتژی بخوا و گۆ پشتی سێلانە کەچام خەلاس بووی گۆ کەچکەل ملێ مکرد گۆ هێف کەچەتەیە گۆ چ ڕەحەت بووم گۆ بینامە دەرکات گۆ هاتێم گۆ مچیژی ڕەچێکێ گۆز گەلێکی ڕاستیا خۆدێ گۆ تاکە پشتی مژوێ هەمووی خەلاس کردی گۆ لێ دەرێ گۆ مگوت نوێ مرێ گوت شتێک نەبوو پاتال چی دەبوو پەژێرە دۆت پشتی گەشتی ئەوەر گۆ مگوت شتێک نینەی و مرێ ئەلا گۆ کەچکا هەڤالا گۆ شیر و ئەو تشتی ڕانی گۆز گەلێکی ڕەحەت بوو الپشترە هاتنا ئەوی دەری ئەس چترم پێلات هات وێجا تەیارەت هات بەردەقەی مێرا داتانی عالەمتانی پێشخابور جێ متار داتانی پاساتانیە کەمپا بامە کەمپا هەرە بەری بوو نزیکی جسر هەچێت هاتانیەور شێف سەعات سێ شێوێکە پاست هاتنە ز چوومە پیشی کتە و پاس هەموو من نێڕین وەکە دینالمە هات بۆ ڕاستی هەچێت هاتە ز چوومە پیشی ئەس دیمت گریامت گوازیل vê derê nabim ma ez çim cebir bike me zarokê xwe pa îlacek nebû rêyek nebû yekim min re nedhat cakê ez çûm gotin got Xwedê Ibrahîm hat got Xwedê zînho ji beravê tê got Xwedê keçata sax bû got Xwedê elmilê xeswat tebû û got Xwedê got xawiliyek got hineka dabûyê gotî weranî bû pacilkek jî nebû min got Xwedê tişt xwed bîjî got belê bi Xwedê tawîsî mele got keçata min û hediye got saxe ez weke dînar nesekinîm ez baz da min ji kempê derketim ez derketim ez çûm pîşiya ser şar'a reîsî min got illa bên ez ji vir ranabim ez li wê derê mam jin tiyam û jin biram û ew jî min re hatin gunha ji kî de çûm ew jî min re hatin digotin em derdê te zanin ez çûm çi pasat hat min pîş berbaz da çi pasat hat pîş berbaz da carekê pasek hat sekinî min dî ewin ez çûm kurvayê keça xwe kir ke mihilgirt kur mamekî min bû ke mihilgirt gotiya mav keça te mabû min got got le te çi kiribe tu nahayîle got yanî got hîç te kêm kirbû got te zîde nekirbû got te çi kiribe ew heta wê derê li wê derê nû geşne me gelek tecbû heda me dî rastî gelek rezîlî me dî me kêm jî gotiye rastî me zîde negotiye yanî heta gehişta me gelekê piştî hatî geştiye min jî bi Xwedê hata halê mirinê çûm 10 roja bitir me daxilî misteşfê kir bes hemde leş Xwedê mala Xwedê hava bes bi rastiya Xwedê ew keçik sebeb ke gotî hevala rêj me re vekir û hevala keçka hevala hat pîşberî me bawer bikî min jî weedek daxwe min got ez rojekê çim cayê şingalê çi roja ez çim eba hevala heta ew min qebûlê dikin ez jî çim eba wan bi rastiya Xwedê min jî weed da min got ez jî çim wextê hevala ew keça min re kirî ke ne ji Xwedê û hevala be bi rastî keça wî mir be ئەم دو ساڵە کەمپا باجت گەندالامان و پشترە ئەم چوونە کەمپا بێرسڤێ کەمپا باجت گەندالا ڕاستیم عایلەت بوون جێمەی تەنگ بوو چادر نەبوون ئەم چوونە کەمپا بێرسڤێ ئەم 7 ساڵە کەمپا بێرسڤێ ژیمان پشترە منە دمەک هات گواجێژ وە ببێت چەشنگال ناوێت خۆ بنویسێ
ئەمێ 12 وەرەقاتی تێ مژی ڕابوو ناوی خۆنویسی ئەژی لە 13 مەها 11 2023 ئەس هاتم شنگالی ئەخانە سۆری هەر لێ هەیڤای 11 دەبڕاستی ئەس هەڤال هات نەبا ماڵەمە ئەس رابووم ئەس و زارۆکێت خۆ بڕاستی مەگو گوت هاکە هۆنت خوازن ئەم بەری ئەو بیژنەمەکە هۆنت خوازن بڕاستی هاتبوون بەس خێر هاتنامە بکەن مگوتێ مگومت خوازن ئەم بێن باوە بڕاستی مگوت قەنجیەکەوانە بسەرماکەتێ و گەلەکشمان ڕاکرینە و نەژمە بتنێ ڕاکردنش چای شنگالی هەمووی ڕاکردن هەڤالە تەقسیر نەکرد هەتا متساغن بڕاستی ئەم قەنجیا هەڤالەش بیران ناکەن و ئەمێ دەینداری دوان بن بڕاستیا خۆدەیمەوە عەدا خۆم گوت هەتا ئەوژی مقابولتکن ئەژی چمە باوان و ژوێ ڕۆژێ و هەتا ئیرۆ 13 هەیڤای 11 هاتن درۆژە سیا ملوێ لێ بوون خانە سۆرێ و هەڤال هات نەبامە ئەم هات نەباوانوش هەیڤای 11 2023 و هەتانوها ئەمل نێف هەڤالە دەینە بڕاستی بێ خۆدێ فەرمانە ئاکە هاتی کرێن فەرمانش جیێجی فەرمان ژنێرە هات ڕاستیا خۆدێ جێجی هاتن دەساوی نەژنی یعنی ئارمان جاوان بوو ژنای زیدی نەمینی ئارمان جاوان بوو ژنای زیدی وەکات نەبکن نەهێلن بەس وێجا حەمدەلە خۆدێ تەقسیر نەکردن خۆدێ تقریبا 6,000 ژنی زیدی گرتن کاتێک اقتیساب کرێن بازارە هات نەفرۆتین گۆشتێ زارۆکە دانەدای کێدوان تشتێک نەما کە ژنای زیدی نەکردنە بڕاستی بیع و بازارە بیت کرێن ئەبڕاسیدەکیت فرۆتن پاکێتەکێت فرۆتن هەدیە دانەیەک و دۆ شتێک نەما کە ژنای زیدی نەکرد و هەتان هەژی ژنای زیدی لە ئێخسیریایە و هەتانوها ومش خۆدێت خوازن وش خۆدانێ vê خاتونا فەرخانت خوازن ئێتکە ماین زوو بێنە ڕزگارکردن و ئەوژی بێنە ئەنێف ملەتێ خوا و ئەمش خۆدێت خوازن وش vê خاتونا فەرخانت خوازن ئێتکە ماینجی زوو vەگەڕێنە مالێت خوا و یەکە مریژی خۆدێ بڕەحمینێ و هەتانوها سیکێن مەژی وێل چۆلاینێ دوێ فەرمانی هەتا متساغل بەر بای غەربینە بڕاستی ئەموێ فەرمانیش بیران ناکرد و فەرمانی مەکر و گەلەکم مەکرد بخیانەت پیر و کالێن مەژی کوشتن بەس هیچ کە دنێل دینەکی نەت بهۆری وان ژنە اقتیساب بکن و وان زارۆکێت 8 ساڵی اقتیساب بکن و البیع و بازار ڕەبی بکن گەلەکێت شتێکی بزەحمەت بوو بڕاستیش مەرە هەتا متساغنش بیر ناکن بەسە خۆدێ مەژی گوتیە و مەژی سۆزدایە وەعددایە هەتا متساغن ئەمژی ڕابنە سەرخوا و ئەم جاکە دی وێ نەحەقی قبول نەکەن وم جاکە دی وێ خیانەتێ قبول نەکەن و جاکە دی ئەم بی تشتی سەرخوا قبول نەکەن و چیاش دەستێمە بێمێکن و ئەم ژنجی وەکە خۆردار بیژێ شەرە شێر شێرە چ ژنە و چ مێرە ئەمژی بڕاستی ئەمێ ڕابنە سەرخۆم تەقسیر ناکەن و هەتا متساغن ئەمێل بەرخوادن و جاکە دیم خیانەتەکێ و نەحەقێکی لەسەر ژنای زیدی قبول ناکەن تایبەتی چای شنگال ڕاستی ژیانەمە هەکە بەری فەرمانی هەڤال الوێ دەرێبانە بەهوەر بکی ئەو ژنێت کە کەتینە دەستێ داعش بەهوەر بکی ئیسەدی 5 نەتکردنە دەستێ داعش ئەزێ سۆن خۆم 5 نەتکردنە دەستێ داعش بەس بڕاستی نوها ژیانەمە گوهارین چێ بوویە ئەم ژن سلاحی زانین ئەم زانەبوونی زانین ئەم بڕاستی خێرا خۆدێ و هەڤال ئەم هان نەپەروەردەکرین ئەم هان نەزانە وەکەم شتا هەمووان زانێن باوەڕ بکەین هەست بە فەرمانێک بێ ئەسکارم سۆن بخۆم ئەو نکاربن ئەچکەکە ئەیزیدی بگرن ئەو نکاربن ژنەکە ئەیزیدی بگرن ئەو ژنەکە ئەیزیدی قبول نەکە نەینە وی حەدی دەستێ ئەیەکی بگەهیێتێ نەینە وی حەدی وێل بەرخوادا وێ سلاحێل بەرخوادا وێ فکرێ خۆل بەرخوادا وێ سیاسەتا خۆل بەرخوادا وێ چەند تشتێ خوا هەموویل بەرخوادا بڕاستی ژنای زیدی نوهەن ناوەکە بەری فەرمانیە هاتە پەروەردەکردن هاتە زانەبوون هاتە گەلێکێ بڕاستی پشتی هەڤال هاتین هەڤالە پەروەردەدانەما و ئەم فێری هەر تشتی کردن فێری سلاحی کردن فێری ئیزانەبوونی کردن فێری هەر تشتی کردن وە ئەم ژنە خۆ بخوا هەکە
مشكلة الباجنة كي تشيبو هات خوا هاندا ما أما بخوا مناهي لنا حكومتك بيحسية نا مال باتك بيحسية نا عشيرك بيحسية أما بخوا مشكلة ويجني حلتكن أما بخوا بيك براد بن هاتا مشكلة نيفاوي وزلام جيدا بي نيفاوي وبابي ويجيدا بي أم آلية وكاقوتي عدالتنا أم ناكن مثلا نبيجنا وجنا مي بشتيقرن أم عدالتين ماشينين براسي أم قناعتي جوي بابي جيرا تشيتكن هكا بابي ويكا تجيبي هاتا أو وكاقوتي اتفاقلني فردوادة تشيت بي ونا محتاجي حكومتك بنو ونا محتاجي مثلا جدابونا كاكا جيك دور كافن بي براستي خودي باري كتا سر ملي ماجي سايتا خودي وهفالا وكم هاتينا فرورده كرين أم راتكن وأم تقصير ناكن جي براستي